کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر بەڵێن دەدات ئەگەر بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرکەوت ئەوا لە سەدا 20 موچەکەی بەسەر یەتیمان و کەم دەرامەتاندا بەش بکات. قومریە بەرزنجی لە میانەی دیدارێکی لەگەڵ ڕێکخراوی سۆمای چاوان ڕایگەیاند لە ئەگەری سەرکەوتنیدا لە سەدا 20 موچەکەی بە شێوەی مانگانە بۆ منداڵانی بێباوک تەرخان دەکات. بەڵێنمان داوە کە هاوکارتان بین بۆ دابینکردنی پێداویستیەکانی ئەو مناڵانە. پاشان بەڵێنمان داوە لە ڕێی کۆمەڵی پرۆژە یاساوە بتوانین بیمەی تەندروستی و بیمەی کۆمەڵایەتی ئینشاءڵڵا بۆ دایکان و بۆ مناڵان بەڕاستی کاری لەسەر بکەین. بەڵێنم داوە ئەوەی کە دەستم ئەکەوێت لە سەدا 20 تەرخان کەم بۆ هەتیوان و دیارە بۆ ئەوی تریش هەر درێغی ناکەم هەر لە خزمەتتانە دەبم و باوەڕیشم وایە بێجگە ئەو لە سەدا 20 کە ئێمە دابینیەکەین پێویستە لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی دابینکردنی بەڕاستی شوێنێک بۆ ئەوەی مناڵەکان لە ڕووی جەستەییەوە تەندروست پەروەردە بکرێن. دەستگای سۆمای چاوان کە ڕێکخراوێکی خێرخوازیە و بێلایەنانە ئەو داهاتەی دەستی دەکەوێت بەسەر کەم دەرامەتان و منداڵانی بێباوکدا بەش دەکات. سەرپەرشتیارانی ئەو ڕێکخراوە دەشڵێن مانگانە زیاتر لە 550 خێزان لە ڕێکخراوی سۆمای چاوان هاوکاریان دەکرێت. هاوکارەکانی ئێمە هەموو مانجیەکە شێوازەکەشی کردمانە سێ بەشێکمان هەیە عایلەی زۆر فەقیرن خانویان بەکرێیە دەرامەدیان زۆر کەمە عایلەکیمان هەیە زۆرەشکەمان مامناوەندینە زۆرەکەشمان هەیە وەزعیان باشە یعنی بەس پارەکان بەش ناکاتن. هاوکارەکانی ئێمە لە 50,000 بیگرە هەتا دەکاتە 2 وەرەقەی لیژنەمان هەیە دەڕاتە ماڵەکان بزانین نەخستانی چییە سەرلاجەی نەخستان بیتن فەرشی نەخستان بی هاوینە مبەردەی نەخستان بیتن ناویان دەنووسین لە کاتێکدەکە خێرخوازان ئەو شتانیان بۆ هیناین ئێمە بە خۆمان دەزانین دەیدەین بەچێ. کەم دەرامەتان و ئەوانەی ئەندامن لەو ڕێکخراوە دوعای خێر بۆ خێرومەندان دەکەن و دەڵێن ئەوانەی ئەو ڕێکخراوە بڕێوە دەبن کەسانی دەستپاک و خاوەن ویزدانن. دەشڵێن پاڵپشتی ئەو کەسانەش دەکەن کە چاویان لە هەژاران و یەتیمانە. ئەمە زۆر سوپاسی سۆمای چاوان دەکەین زۆر سوپاسی هەموو خۆرخوازەکان دەکەین زۆر سوپاسی ئەو کەسانە دەکەین کە بەدار و دەستەی ئەو هەتیمە و ئەو دەست و دائیرەی زۆرمان دیە. ئەمە مەمنونی هەر هەمووتانین خوا خێرتان بنووسین ئینشاءڵڵا ئەو پاداشتە لە بەهەشتێ دەدرێتەوە ئینگۆ ئی هەمووان ئیگەلە باش بوو لۆماوەندە باشە و لەمدە باشە هەم دارهێتی من هەم بەخێو دەکا خدا خێری بنووسی خوا پەشدای بین تۆ. زۆر سوپاسیان دەکەم چەند سارە من ینی هەر هەموومان یارمەتی منیاندا ئینشاڵڵا خوا پاداشتیان دەداتەوە خوا چی مرازیانە حاصل دەکا زۆر مەمنونیانم وڵایی تا ئێستا هیچ گلەیم لێیان نەبووە زۆر خێرخوازی ناو هەولێریش سوپاسیان دەکەین کە یارمەتیوان دەدەن ئەوانش یارمەتیمە دەدەن تقریبا 2005-6 هەر یارمەتیمەیاندا هەتا ئێستا هیچ گلەیشم لێیان نەبووە هەمووی وەچیەک ینی چیان لە هاتبی دایکیانەمە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ دروستبوونیدا کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازی دامەزراند کە زۆربەیان لەلایەن کەسانی دەستپاک و دادپەروەر بەڕێوە